فستیڤاڵی گەلاوێش. لە نێوان ئیسلامی سیاسی و ئامانجی ڕۆشنگەراییدا گەلاوێش 25 ساڵە بێبستانەوە لەسەر ئامانجی خۆی بەردەوامە. بۆچی بنکە ڕۆشنبیریەکانی مەلا بەختیار کەوتونەتە بەر شاڵاوەکانی سەرۆکی یەکێتی. سلێمانی لە دێر زەمانەوە مەڵبەندێکی گەوری ڕۆشنبیری و کلتوری کوردی بووە. هەر لە زووەوە خەڵکەکەی ئاشنایەتی و دۆستایەتیان لەگەڵ لایەنی ڕۆشنبیریدا هەبووە. لە دێر زەمانەوە سلێمانی و کتێب، سلێمانی و شاعر، سلێمانی و ڕووناکبیری، سلێمانی و فستیڤاڵی ڕۆشنبیری وەک دەستە خوشک وابوون. یەکێک لەو چالاکیە کلتوری و ڕۆشنبیریانی وەک قردێلەی شانازی بە باڵای ڕۆشنبیری سلێمانیا هەڵواسراوە فستیڤاڵی ساڵانەی گەلاوێژە. فستیڤاڵی گەلاوێش کوانوویە دەبوو وێژەی کوردیە، کانگای لەدایکبوونی دەیان شاعیر و چیرۆکنووس و ئەدیبی گەورەی کوردیە. بێشکەی لەدایکبوونی دەیان دەنگی نوێ و تازەیە لە ئەدەبیاتی کوردیدا. فستیڤاڵی گەلاوێش نوێنەری ڕۆشنگەری و تازەگەریە لە کۆمەڵگای کوردیدا. گەلاوێش هەر لە سەرەتای دروستبوونیە وەک دیوارێکی مەزن بەڕووی ئوسوڵیەت و کۆنخوازی نەریتی و ئاینیدا وەستاوەتەوە تاکە دەنگە بانگەشە بۆ فرەکلتوری و ئاینی دەکات. بانگەشەی بیرۆکەی کۆمەڵگایەکی تازەوازاد دەکات. ئامانجێتی پانتایی دەنگی ئازا و دلێر فراوانتر بکات و بتوانن سەربەستانە لەسەر ئەرک و بەرپرسیارەتی خۆیان بەردەوام بن. فستیڤاڵی گەلاوێش 25 ساڵە بە بێجابڕان خەریکی کاری ڕۆشنبیریە. سەرقاڵی هەندانی کاری داهێنەرانی ئەدەبی و فکریە. فستیڤاڵێکە بۆ کاری لێکۆڵینەوەی ناوەندێکە بۆ هاندانی کاری زیاتر و داهێنانی زیاتر. ئەگەر لە کوردستان 3-4 فستیڤاڵی ئەدەبی گرنگ هەبوو بن، بێگومان فستیڤاڵی گەلاوێش یەکێک لەوانەیە. ئەرتەنیا گەلاوێش وەک فستیڤاڵ و گۆڤارێک نا، هەریەک لە ڕۆژنامەی چاودێر و گۆڤار و پلاتفۆرمی جابران و چەندین ناوەندی دیکەی فکری و هونەری مەلا بەختیار بۆ ماوەی زیاتر لە ساڵێکە لەلایەن باڤڵ تاڵەبانیەوە هاوکارێ داراییەکانیان بڕاوە. ئەم ناوەندانە بەشێکیان لە سەردەمی مام جەلالە و لە دەستگای دارایی یەکێتیەوە هاوکاری دەکرێن و وەک ناوەندێکی لێکۆڵینەوەی گرنگ خزمەتی نووسەران و ڕووناکبیرانی و حیزبیان کردووە. لە دابڕان و گەلاوێش دەیان مامۆستای زانکۆ و نووسەر و ڕۆشنبیر چالاکی دەکەن و دایەلۆگ دەکەن. ڕێیەک ساڵێک پێشێستا باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە تۆمارێکی دەنگیدا گوتی: من هەموو هاوکاریە داراییەکانی و ناوەندانم بڕیوە کە سەر بە کاک بەختیاری خەزور من، چونکە بانگەشەی بێدینیا تێدا دەکرێت و پرەنسیب و باوەڕی و دامەزراوانە دوورە لە کۆمەڵگای ئێمەوە. هەردوای ئەم قسانە لە تۆمارێکی ڤیدیۆی بیسخولەکیدا مەلا بەختیار وەڵامی باڤڵ تاڵەبانی دایە و گوتی: ئەم قسانە ڕێبەری سەلەفیەکانە بۆ ئێمەی دروست دەکات و لای هەڤاڵ باڤڵ لۆبی بۆ دەکات. ئەو هەر لە قسەکانی داگوتی بڕوا بە پشگیری و هاندانی سەلەفی سیاسی مەکە کە عەبدوللەتیف ڕێبەریان دەکات. ئەوان دژی هەموو بیرێکی ئازادن، ئەوان یەک ئامانجیان هەیە، ئەویش کوشتنی هەموو بیرێکی ئازادی خواز و ڕۆشنگەریە. هەر لە تۆمارەکەدا مەلا بەختیار دەڵێت مام جەلال خۆی هاوکاری بەشێکی ئەو دەستگا و ناوەندانەی دەکرد، خۆی هاوکاری فستیڤاڵەکانمان بووە، لەکوێ پێویست بوو بە مزگەوتی دروست دەکرد، لەکوێش پێویست بە یارمەتی فستیڤاڵ و چالاکی ڕۆشنبیریەکانی دەدا. ئەو وتی لەکوێ دەست بۆ نووسەرێک ببرایە مام جەلال خۆی دەهاتە سەرخەت. ئەوەی مەلا بەختیاری نیگەران کردووە ئەوەیە یەکێتی بە تەواوی پشگیری لە بیری کۆنخوازی دەکات و لە حیزبێکی سۆشیال دیموکرات و هەڵگری پەیامە ڕۆشنگەریەکان بۆ تا حیزبێک باوەش بە ئوسوڵیەتدا دەکات. ئەوەی مەلا بەختیاری نیگەران کردووە و ماوەیەکی زۆرە خەتی ڕخنەی لەو حیزبە گرتووەوەیەکە لە شەهید ئارامە و گەڕاوەتەوە بۆ سەلەفیەتی توندڕە و هێندە نمایندەی سەلەفیەت دەکات، هێندەوە حیزبێکی نوێ و مۆدێرن دەرناکەوێت. ئەم ساڵیش فستیڤاڵی گەلاوێژ لە سلێمانی بەڕێوە چوو، بەڵام بێ پشگیری و هاوکاریکردنی یەکێتی، بێ پاڵپشتیکردنی دەستگا میدیاییەکانی یەکێتی. هەموومانش لە پای ئەو جیاوازی بیر و ڕایەدایە کە مەلا بەختیار بۆ سیاسەت و پەیڕەوی یەکێتی هەیەی. هەرەمەش بوو کە مەلا بەختیار لە کۆنگرەی پێنجەم یەکێتی بەشداری نەکرد و تەنیا بە ڤیدیۆیەک بەشداری نەکردنی خۆی لە کۆنگرێ و حیزبەدا ڕاگەیاند.